یەکەم ناردنی لیستی زیندانیانی سیاسی و ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال بۆ بەغداد و تا ماف و ئیمتیازەکانمان بخرێتە سەر بەغداد. ئەنجومەنی وەزیران ئەو بەڵێنەی بباتە سەر کە لە ساڵی 2025 مافەکانمان بۆ بگێڕێتەوە و چیتر لە چاوەڕوانیدا ئەوانەمان کەماوین سەر نەنێینەوە. سێهەم دروستکردنی یادگاریە گیان مۆنۆمنتێک لەم شارەدا بۆ ئەوەی خەڵکی و میوانانی دەرەوە و ناوە بزانن کە ئەم شارە قوربانی دەستی هەردوو تاوانی کیمیابارانی و ئەنفالە. چوارەم وەڵامدانەوەی داواکاریەکانمان لە جێبەجێکردنیان و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عراقی فیدراڵ پێش چواردەی چواری یادی ئەنفالی هەموو ساڵێک کە چواردەی چواری 2025 یادی ئەنفالە هیوادارین کار نەگاتەوەی پێش یادەکە ئەو بەڵێنەی حکوومەتی هەرێمی کوردستان یاوێتی پێمان بیباتە سەر. تا جێبەجێکردنی یاسای بودجەی نوێی و ڕێکەوتنی هەرێم و بەغداد حکوومەتی هەرێم لەسەر داهاتی ناوخۆ مافەکانان بۆ دابین بکات کە وەزارەتی دارایی لە ساڵی 2025 دا تەرخانی دارایی بۆ جێگیر کردوین. ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال 7 سەی 2025